جا وشک و گەرمەکانی ژیانت ناخت فێنک بکەیتەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. رادیۆی میلی گەڕیان دەنگی ڕەسەنی هونەرمەندان. رادیۆی میلی گەڕیان دەنگی ڕەسەنی هونەرمەندان. بینەرانی بەڕێز و ئازیز و خۆشەویست لە هەر شوێنێکن جوانترین سڵاوی هیواتان لێبێ. ئەمڕۆیش وە ئەم پێنجشەمەش وەگەر پێنجشەمەکانی پێشووتر هەمیشە پێم خۆش بووە بە هونەرمەندی نوێ و بە ئاواز و دەنگی تازە خزمەتی هونەری میلیکین بۆی بینەران و بیسرانی خۆشەویست لە هەر شوێنێکن خۆشحاڵ بن بۆی چێژ لە هونەری میلی وەرگین. ئەم ڕۆژمان لەم پێنجشەمەیانە میوانێکی ئازیز و خۆشەویستمان هەیە بە دەنگە خۆشەکەی بەرنامەی ئەمڕۆمان بۆ ئەڕازێنێتەوە لە بەرنامەی هونەرستان لە ڕادیۆی گەڕیانەوە، ڕادیۆ تیڤی گەڕیانەوە. هیوادارم جێگەی ڕەزامەندیەوە بێ کە جێگەی ڕەزامەندی ئەمەیە و هونەرمەندێکی بتوانایە ئەویش کاکە محەممەد غەریبی خۆشەویستە. پێی ئەڵێن بەخێر بێی کاکە محەممەد. بەخێر بێت. سواد لە بەرنامەی هونەرستانەوە وە خۆشحاڵیەوە بەرنامەی هونەرستان کە هەڵسا بۆی کە جەنابتی بانگێش کە زۆر خۆشحاڵم بۆی ئەو دەنگە خۆشە وەکو من چێژم لێ وەرگرتەوە ئاوا بینتنەوەی سەری خۆشەویستی چێژ لێ وەرگرن و زۆر بەخێر بێت. قوربانم کاگوێ. هەروە منیش زۆر سپاسان ئەەکەم لەم بەرنامە ڕەنگینە بەشدارم و ئۆپەرشانازی و زۆر بەڕێز. زۆر سپاس دەکەم. خوا بەخێر بێ و بەخێراتنی کاکە میران ساڵحیش دەکەم بە کیبۆرد ئەمڕۆ ئەرکی کێشا و زۆر بەخێر بێ کاکە میران. ببینیم ئەمڕۆ چیمان بووە کە چکە خەڵک لە باردۆخێکی زۆر ناهەموارە هەم بە دەنگە خۆشەی کاکە هەمان بە عەسە جوانەکەی تۆ هیوادارم شتێکی ناوازە و تایبەتمەمان بۆکەن زۆر بەخێر بێ. کاکە محەممەد سەرتا لە پرسیارەوە دەست پێەکەین پێم خۆش بچینە لای یەکەم پرسیار. کاکە محەممەد چێ هانیدا بۆی گۆرانی بڵێت؟ چۆن هەستی بەوە کرد کە توانایەکی هونەری لە گۆرانی وتنا هەیە لە دەنگە خۆشەکەوە هیچ دەنگێکی خۆش من گەواهیدەری ئەو وەزعم کات و دەنگێکی زۆر تایبەت هەیە. سپاس بۆ تۆ کاگوێ دووبارە. قوربان سپاس. ئەمەی من بۆ باسەکەم ڕەنگە شتێکی تەقلیدی بێ کە ڕەنگە هەمومانەوەمان هەرە بێت لە قوتابخانەکانە بڵین سەرەتایی کە مناڵین من هەر لە مناڵی و حەزم بۆ هونەرەکارە بوو. یعنی من هەر لە مەکتەبەکەشە لە مەکتەبەکە هەڵیانەسان بۆ گۆرانی ینی من لەو کاتۆ هەر حەزم لە هونەر بۆ خۆشمان عایلێکی هونەری سەرکەوتوو بی کاکە محەممەد وڵا بەڕاستی بەتەئکیدەوە ئەوە سلمنێکی ئەو عایلێکی هونەرین و تۆ براکان شاگام لێ زۆر پشتگیرتن دەستخۆشیت لێ ئەەکەم بۆ دەنگە خۆشەمومان سەرەتا قسەکەی تو یاد لە قوتابخانەکان یا برادری مناڵی هانمانێن بۆەوە بەڵام
من تۆزە شەرمن بووم کاگە حەمە هەرچی جارێ مامۆستا هەڵێسانم لە گۆرانیە باوەڕەکەی تا جارێ گۆرانی مۆسی جەر ئەو بڕیارم ڕەدەکردەوە مامۆسانی بێزار بوو لێم قەت پێی مەڵێن ئەزانیت دەنگێک شتێکم هەیە بەڵام من تۆزە شەرمن بووم نەڵام کە گەورە بووین بۆ شەرما بێ لا عیبە وایە بە تاکید یەخوا سەرکەوتوبی کاکە حەمە هیوادارم هەردەم ئەو دەنگە درەوشاوێت ئەمڕۆژ پێش ئەوەی تەڵان ئێستا هەموو سەردا بەرنامەیە بە ناساندنی هونەرمەندەکە بەزانم ئەمڕۆ چیت بۆ حازر کردوینەوە چەند گۆرانی بۆ حازر کردوین ئەمڕۆ پۆڵە لێ نایەنە بەش چاک والله ئیشەڵڵا من لە خزمەتی ئێوەیان من لە خزمەتی ئەو خەڵکە بەڕێزەیان ئیشەڵڵا هیوادارم ئەمڕۆ بتوانین تۆزێک لە خەمی ئەو میلەتەکەم بکەینەوە بە تاکید ئەمڕۆ خەڵک لەبارەی زۆر ناخۆشیان بەڕاستی جا ئێمە تا پێمان کرێ خزمەتکارین و وڵا هونەری میلی بەڕاستی هونەرمەندانی میلی نەبێتە وەسف خەڵکێشانی هەموو هونەرمەندان بەڕاستی ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە دڵخۆشکردنی خەڵکی تر ئایا لە ئاهەنگی شەوانەکان کە دانیشتنیان لە حەفەلات و بۆنەوەهانکانە بەڕاستی توانیویانە خزمەتکەن چکە ئێمە کۆڵمان نەیەوە ئەسپی خۆیان تاوداوە هەمیشە لە بوارەکە بۆەوەی کە خەڵک بتوانێت چێژێک وەرگرێت چکە بەڕاستی ئەمڕۆ خەڵک لە بارێکی دەرونی زۆر ناهەموارایە ئەمڕۆ خەڵک بەعام هەم گەرماکەشەوە هاتە سەری زۆر ڕاستە کۆرۆناکە دیسان هەماتەوە بەشی سێ چوار بەڕاستی ئەمە کۆرۆنایە پلەیستێشنە کاک بورانە هەموو هینەمان بۆ نێرن بەشی یەک و دوو سێ چوار هیوادارم خی گەورە هەموو هاوڵاتیانی کورد و هەموو مسلمانانی گیان لەم نەخۆشیە بەدور بگرێ و هەمومان بەساغ و سەلامەتی بمێنینەوە بۆ ڕازاندەوەی ئەم گیانە جوانەی کە خی گەورە پێ بەخشیوین کاکە محەممەد پێم خۆشە سەرەتا بچینە لای گۆرانیەکی کاکە حامد نازم چی ئاهەنگیەکە بۆ ما باسەکە ئارزوی خۆتە باسی ناکەێت وڵا گۆرانێکی گەڕیانە ڕتمی گەڕیانە و مەقامی کورتە لە مەقامی کورتە دەستخۆشی لەکەین قوربانە بم فۆلکلۆریایی خۆتە وڵی من لە هونەرمەندێکی بەڕێز و پیاوێکی بەڕێزە بە حەی ئێڵێ بەس من ناوەکەشی نازانم تێگە لە تۆ بڵێ هی خۆی بێ و ئاوازە والله هیم باش نازانم بەڵام ئیتر من لەوە وەرم گرتووە ئەمڕۆ هی تۆیە بەڵە ئەو بە حەی توێتی من کردووە بە دایمیشی توێ ئەم ڕۆژێکی جوان گوێ لێ بۆ تاکیدیشم جوان لێ بێ فەرموو کاکە هەمە کاکە میران فەرموون غريبي شارع قربو من خام وراكب خمام رقم خلاصة وقتك خوانيدا وقتك خوخاصة وقتك خوانيدا وقتك خوخاصة
غريبي شارع قرب من خاصة خوراكي خمار برقم خلاصة وقت إخواني دا وتخنا وتاسا وقت إخواني دا وتخنا وتاسا قسم بجياني بدنيا وكشتي غرقي وكي دريا قسم بجياني بدنيا وكشتي غرقي وكي دريا بقربان البيت وليا لبيت فرزاندي خوتي بالشط وكاي قسم تخوات وشيد دايته بمين ميتو عمر مخاته بمين ميتو عمر مخاته غريبي شارع حرب من خاصم خوراكي بخمام برقم خلاصة وقت إخواني دا وتخنا وتاسا وقت إخواني دا وتخنا وتاسا شباب برنامج هنرستان فرمانخانی هیبت ماما هیوای گو ماما هیوا داوری کردو سرسر بچون ماما صا هیوا ماما صای قربانم aman aman لكم كانت نهار نهار خوي ما صعصناك هدي سيري قصات اخوات بشيداك بين ميتهم عمر مخاك
تۆ ببرم خاتێ غەریبی شاران هەر بۆ من خاسە خۆراکیم خەمە هەرگم خۆڵاسە وەختێک خوانیدا وەختێک دەوتاسە وەختێک خوانیدا توێقی تایبەت بۆ کاکە محەممەد غەریبی خۆشەویست بۆ کاکە میران ساڵح بەڕاستی ئەوە میران بۆ من فێر ناگەڵای زۆمێکە ئاوای بووەکەن هاچی بەدەستی من دۆزە گەورەشە بۆ ناویا بە 5 پێداگەوا بکەم ئەم ساڵحە وای لێ هەوە ساڵح ئێمە چین خۆمان هەر ساڵحین قینە کێشم ساڵحین دەستی خۆش کاکە میران دەمە خۆش کاکە هەم بەڕاستی گۆرانیە بە هەیەر کەسە بێت کەسە وەک تۆ خۆش نایڵێ قوربانە مامۆستا ئەدایەکی زۆر ڕێک و پێک مۆسیقایەکی زۆر جوان میران جەنەس خۆش کاکە حەمەدەمە خۆش قوربانە مامۆستا کاکە محەممەد تۆ سۆڵفێجی تەواو کردووە وڵای لە ڕووی ئەکادیمیۆنە وڵا بەڵامی تر بە هاوکاری کاکە میران و باوکاری چەند بڵێ خۆشمە لە ماڵ و تەمرینم کردووە من چکە بۆیە لە دەنگی توی ئەوەی کە تۆ ئەزمونمان هەیە لە ژیانە سۆڵفێجێک لە قورگی توی ئابینم چکەوەی کە تۆ ئەیکەی زۆربەی هونەرمەندیبیلەکان ڕێزمەیە بۆیان ناتوان بیکەن چکە خۆی بەڵام سۆڵفێج یاریکردنە بە ئەو ئەحساسانەی کە لە هونەرە بەو تەکنیکانی کە ئەکرێ دەستخۆشی لێک وەڵام منیش تاکو نیوەیم تەواو کرد لای مامۆستا عەبدۆ لێرە ڕێزمەیە بۆی مامۆستا عەبدۆی سازی خەڵکی ڕۆژاوە نیوەی سۆڵفێجەکەم تەواو کردم بۆی کارێکەوە بۆم نەکرا نیوەکێکی تەواوکەم بەس سۆڵفێج زۆر گرنگە بە قورجی هەموو گۆرانی بێژ زۆری ژیوادارم ئەوەی کە نەیکردووە پەرەی پێبا و لەبەرەوە هیچمان لەو توانەی کە تواناکان بەڕاستی لە سۆڵفێجا کاکە میران لە هەردووکمان شارەزاترە بە حکومەی مۆسیقاییە و وایە کاکە میران سۆڵفێج گرنگە بۆ گۆرانی بێژ وایە مامۆستا گیان باە شتێ پێ بڵێم عەفوم کە بورە لەگەڵ ڕێزما هەندێکمان هەیە سەوتیان خۆش نییە بەڵام چییە شارەزایە و سۆڵفێجی کردووە ئەوە یارمەتی دەربووە بۆی ئەوە زۆر یارمەت دەوێت من حەز ناکەم ناوی ئەو کەسە بن کەسێکی زۆر دیارەیە لە کوردستانە ئەتوانم بڵێم پێ خۆشێ باش دەزانی شێڵێم دەنگی وەسەتە زۆر ئەو خۆشە نیە و ناخۆشنی بەڵام ئەکادیمیان وە کاری کردو سۆڵفێجەکەی ئەم نەفولاڵی تورکە هەموو شتێکا لە ڕۆحەکە بەبەری ئەو بۆیەڵم سۆڵفێجەگەر هەبێ زۆربەی گۆرانی بێژە بە قوتەکانی گیان هەم باوانی خۆشمانی کە ئەکادیمین لەسەرەوەن باوەڕەکەی جارێکی مامۆستا عەدنان کەریم وتی سۆڵفێجەوە نەگرنگە ئەگە دەنگیشە خۆشە بێ خۆشیەکە ڕازیشەکە لەبەری کە کاک عەدنان خۆی یەکێک لەو هونەرمەندە گەورانی کە لە کوردایەکی لە هونەرمەندە مەزنەکان خۆی وتی من دەنگەمە خۆشە نیە بتوانم بە سۆڵفێج کارە بکەم کێنە ڕاستە ئەوە زۆر گرنگە سۆڵفێج زۆر تەواوە هیوادارم هەموو هونەرمەندێک چی میلی بەچی بوارەکانی کە بە سۆڵفێج تاوکە و پێشم خۆشە بۆی کە کەسێکی زۆر چاوەڕێ بوون لە فەیسبووکەوە دەرفەتیانە بە تەلەفۆن کەن چکە زۆریان پێوتم پەیوەندیەکەین بە کاکە حەمە بەرنامەکەی تۆ بۆی کاکە حەمە چەپرسیارێک لە خزمەتیانن و ئێستاش بۆ بینەر و بیسەری خۆشەویست ئەم ژمارە تەلەفۆنانە خوێنمەوە هیوادارم بەدەستیان بگە و پەیوەندیمان پێوکەن لەسەر دەنگی خۆشەوی کاکە حەمە لەسەر بۆچونیان بۆ بەرنامەی هونەرستان لە رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕێنەوە 0771 471 52 64 0771 891 75 75 0750 727 35 ئەمە ڤایبەر و وەتساپشی لەسەرتوان لە دەرەوەی وڵات پەیوەندیمان پێکەن و لە خزمەتی ئەوەی ئازیزان و هیوادارم بۆچوونی خۆتان لەسەر بەرنامەکەمان و سەر هونەرمەندەکانمان و هەر ڕخنەوە پێشنیارێکی ئێمە پێی پێشکەوین و گەورە بین لە خزمەتی ئەوەی خۆشەویستین هیوادارین بتوانین خزمەتی بە ئەوەی بینەر و بیسەری خۆشەویستیشکەین خۆشمان بینە چێ دووبارە و سەڵبارەیەکەنەوە دەستخۆشیمان بۆ کۆمپانیای ئاوی سلێمانی هەیە کە هەمیشە هاوکاری هونەرمەندانی بە تایبەتی رادیۆ و تیڤی گەڕیان کە هەموو کارمەندەکانی ئاو بە ڕادی وەدابین کردین زۆر سپاسیانەکەین وە زۆر سپاسی فازلاینی ژەکەین بۆ ئایکیوای بۆی کە ئەو یارمەتی دەرمان بۆ لە حاڵەتە ئەنتەرنێتیەکانمان لە ڕێز و حورمەتمەیە بۆیان و سەرکەوتوو بن بۆ دەستخۆشی لە کاکە جەزای بەڕێوبەری کەناڵەکەشمانەکەین لە کاک بورهان لە کاکە ڕێبازی مانفایە ئەمڕۆ نەسپێکی زۆر تایبەتی بۆ کردووی ئێتر نازانم بۆ کارەکەی چییە دەستخۆشی لەکەین جا بین لای کاکە محەممەدی خۆش ئای گەرمەیاڵەوە کارە ئەوەشمان بینە چێ بینەری ئازیز بەڕاستی کاکە حەمە یەکێکە لە دەنگە هەرە تایبەتمەندەکان دەڵم شوانە گفتوگۆم لەگەڵاکەرێک یەکێکە لە هونەرمەندە ئەمڕۆ ڕێزمێ لەگەڵ هەموو پێوەرێکی قوتی جستەیی و بەدەنی و سەوتیە ئیلا ئەبێت شانسێکی ژەپەنا تا خەوت بێ ئەو شانسە خەبەرێ بۆوە تۆ لە قیمایی قانونی من وایە ئەو قسەم زۆر کردووە ئەو شانسەی هیوا ئەگەر خەبەرە لەو چ توانای باشمە بێ لە هونەرەیە کاکە حەمە بامە بەس کە شانسەکەم خەوت بوو لە پەنەما و هەڵنەسای ئیسفادەی نێم نەرەوە کەسم بەس وەڵڵاهی کاکە حەمەجی گەلەو کەسانەیە کە شانسەکەی خەوتونا هیچ کەسێ بەقیام دەنگی خۆش نیە و دەنگی ناوازە نیە ئەو نە بێ ناوچاویشە دامەوە ئەم ڕاستبیتەکەمە پچکەوە ئێستا ناومە ناوەچی
ساونا و حەمامی ئەو برادران و دۆستانە گراگان لێ بێ برادرانی خۆم ئەزانن کە چەند بێشەنسم من خۆم زوو پێم وتی دایم لای خەڵک باسم کردو قوربانە مامۆستا بەڕێزن احترامتان جا کاکە ئەمڕۆ کاکە هەمە ئەسپی خۆی تاوەیە لە مەیدانەکە عیلاقە بە گەرماوە نییە و ئەمڕۆ ئەوڵا چاکیش بەدو ئاگاتان لێ فێنکیە ئارە وڵا ئەوە شانس پاکی دەستخۆشی و ئۆسایش کە ئەوەی کردو دەستخۆشی لە کاکبورانی پشتی کامێرە دەکەین ئەنجا کاکە هەمە هەم ژمارەکەمان خوێندو هەم بانجا پرسیارەکان نەخێنە دوای گۆرانگۆرانی چیتر بە بۆ حازر کردوین بۆی کە هەم من و هەم پیاوانەی پشتی کامێرەوە بیسەر و بینەر گۆرانیمان زۆر ئامادەیە بەستر ئەگەر حەزەکەی بامیان شاد بێت دەجوان ئەم عارەق ئەمەش ئەدێمێ ئەمەش تێمێ دڵەکەم جوان ئەم لەرە جوان بیسڕە لەگەم لێ عارەقی کردووە بزانم چیمان بۆکەی ئەوە من ئەمە ڕێژ نایەم بە عارەقەوە سەر چۆپی پێگرم یاڵا بینەر و بیسەری خۆشەویست جوێرە دەنگە خۆشەی کاکە حەمە بگرێت چ لای گۆرانی دووەمی کاکە حەمە غەریب بە دەنگە خۆشەکەی خزمەتی ئێمە و جەماعەتی ڕادیۆ تیڤی و ئێوەی خۆشەویستیش دەکات فەرموو
لمسايا وجاي الخشت خانة ليرة يسيامية وجاي الخشت خانة ليرة يسيامية ورفالك دەستان خۆش بێ کاکە محەممەد بۆ شەنگۆرانیەکی فۆلکلۆری شاد و هەورامی وەڕاستی دەمە خۆش بێ چێژێکی تایبەتێ بە ئێمە و بە بیسەر و بینەری خۆشەویست بەخشی کاکە میران تۆش دەستی خۆش بێ بۆ ئەو عەسە جوانە قوربان دەبم بەخێر بێنەوە دەمو دەستان خۆش بێ بەڕاستی من زۆر عاشقی دەنگ کاکە حەمەنەوەی بە ڕیکلامە دەجارشتومە هەر دەنگی زۆر خۆشە لای من زۆر تایبەتە بینەرانی خۆشەویست لە خزمەتی ئێوەی ئازیزین بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەمانەوە دووبارە و سێبارە بۆتانە خوێنمەوە ڕقەمەکان بۆی کە بێبەش نەبن لە ڕاوبۆچوونی خۆتان لەسەر بەرنامەکەمان یا لەسەر میوانە ئازیزەکەمان 0 471 52 64 0 471 895 لە خزمەتی ئێوەی ئازیزین بۆ هەر ڕخنەوە پێشنیارێک کاکە حەمەیگوڵینەوە لای تۆ بزانین بە غێری کاری هونەری ڕۆژانە سەقاڵی بە چیترەوە ینی بەهەر کارە هونەرەکان ئیدامە پێدیان کاری وڵای مامۆستا کاری سەرەکی من تەنها هونەرەکەی و لەسەر ئەوەم دەست خۆش بێ و سەرکەوتوو بێ بەڕاست لەسەر هونەرەکەی دەست خۆش بێ ئیشەڵای بە هیوام کە بژێوی دابین کرد بێت هیچکە بەڕاستی بژێوی لەسەر هونەر لەم ڕۆژەی ئێمە لەم بارودۆخی کوردستان تۆزە قورسە هیوادارم کە هەمیشە بە درەوشاوی و بە سەرکەوتووی ببینم بەڕاستی کارێکی باشی کرد و دەنگی تایبەتی هەیە لە بواری هونەریە دەستخۆشیت لێ یەکەم بۆ ئەو گۆرانیانە ئەی کاکە هەمە زیاتر تۆ حەزی بە دانیشتنەکانیە بە ئاهەنگەکانە چندێک گۆرانی بەژەکان بن بە دوو فەرەوە یەکیانی حەزی بە زانیشتنی گادەی ئانا و کوڕ و گەنجمانەی هەشە گۆرانی بێش حەزی بە ئەو ستایلی ترە کە شتی شاد ئەڵەی بۆ حەفلە و مەفلە ئەو ستایلی کە هەڵەبژێرێت تۆ کامیان زیاتر خۆتت تا بینیوەتەوە وڵای مامۆستا گیان الحەمدولیلا سپاس بۆخوا
من ئەتوانم لە هەموو ستایلێ گۆرانی بڵێم یعنی ئەو خۆم شایەدیەوە هەموو ستایلێ گۆرانی بشڕم بەڵام زیاتر حەزی من زیاتر بۆ بڵێن بابەتی گەڕیان بابەتی لای مۆزیکەکان گۆرانێکی ئارام گۆرانی ئارامەکان بەجد بیشی سڕبا بەڵێ پێشتر زۆر ئاهەنگ گوشتمە کرد بەڵام ئێستا ڕامگرتووە ئاهەنگەکان حەز بە ئاهەنگەکان کەم بۆ تۆ حەزم ئاهەنگەکان لایڤ موزیک بەردەوام یعنی سەرکەوتوبی بەڕاستی هەر سەرکەوتوبی کاکە حەمەی گۆڵ بەڕاستی دەمە خۆش بێ کاکە حەمە ئەی پەیوەندی چۆنە لەگەڵ هونەرمەندانە چکە هەستەکەم کەمیت ناو بازاڕی هونەرمەندان زۆر بە کەمیاگەم دێ لەمانگە ئاگەرجا لەسەر بێستەکەم پەیوەندێکی تونگ و تۆڵە زۆر نی لەگەڵ هونەرمەندانەوە هیچ خۆمان هەر هاوڕێنەوە برازای منی فەرقی نییە قوربان دەستەکەم لەو ڕۆ چۆنی لەگەڵ هونەرمەندانە زۆر تێکەڵی کراوەی ئاشنایی زۆر لەگەڵیان کەم وەڵاهی مامۆستاگیان بە حکمی کە من زۆر نایەمە دەرەوە بڵێن ئێستا تۆ دەرکە بە شتێ جوان کرد مەسەن بۆ نمونە بازاری مۆسیقاکە بەڕۆعاکە ڕەنگە بڵێن دوومانگ شەبێ ناتوو یعنی لەگەڵ هەنێکیانە کۆنتاکتمەیە و برادەریمانەیە و زۆر حرمەت و ڕێزمان هەیە بۆیان و بەگشتی حرمەت و ڕێزمانەیە بۆیان خوا سەرکەوتوبی کاکە محەممەد ئەی کاکە حەمە تا چەند گۆرانی بێش پێویستە هۆشیار بێ لە بواری هونەرە ینی هۆشیار بێ لەوە ینی زانیاری هەبێ بۆ گۆرانیوتن باشە بڕێی تۆ بەڵێ وەڵاهی زۆر پێویستە مامۆستاگیان ینی ئینسان پێویست دەکات کە خۆت هەوڵ بدەی هەوڵدان چۆن خۆت شت بە خۆت شت دروست بکە من بەڕاستی مامۆستا دەستخۆشێکی زۆرم لە تۆ هەیە بە قوربانە حەدم نییە بچێ ویلایەکەم قوربانە بم بەڕاستی من ئەوەی سێری هەموو شتەکانتەکەم تۆ خۆت دایێنی زۆرە بەڵام بەداخەوە زۆربەی هونەرمەندەکان نەک بڵێ هەنێکیشی زۆربەیان چاوەڕێی هونەرمەندێکن گۆرانی بڵێ لێ بڵێتەوە وڵی نەبێ بە قسەیە من بە تاکید هیچەوە لە ئاسایکردنەوەشێکی زۆر خەتەرە چکە گۆرانی بێژە ئەوەی کە کاکە هەمە ئاماژەی پێ نەبێتەوە سەفدانی خۆمە سپاسی تۆکەم بۆ تعبیر جوانە کە بۆ منت چنیەوە قوربانێ بە من هەر لە مناڵیم و ئاواتمەوە بووە گەدەنگیشم ناخۆش بێ هەر لە خۆم بچێمە یەک تەقلید دەبم دووش داننیشتم دەستۆسان چاوەڕێکە مەز ڕێزمێ ماوەیەک من گۆرانی زۆر مەخستە بازاڕەوە ینی لە ئاوازەکان ئەوەی بەرچاون حەز ناکەم زۆر باسییان کە باسیشم کرد لە چەند بەرنامەیەک کە هونەرمەندان ئێستا ئێڵێنەوە پێویستە خۆیان گۆرانی دروستکەن سە بوون بەزانام تۆمە بەس ئەو بەرنامەی پێشتوری ئەنارتیمەکە لێ بوو هەر چوار ئاوازەکەی خۆم بوو تازە بوو و پێم خۆشە هەموو هونەرمەندێک جا زانیاری من ئەو پرسیارە بۆ ئەو بوو کە هونەرمەند تا زیانەری لەناو مۆسیقایە هەبێ بە تایبەتی من گلەیم لە خۆمەیە هەموو مۆسیقاکانێکی دووسێ هەموو ئالەتەکانێکی دووسێ گۆرانی پێزانم بەزی چیانم بە تەواوەتی خۆم فێر نەکردووە کە ئەوەش خەتەرە ئەبێ لایەنێک وەسە سایزەر یا ساز خۆم فێر بکەم حەزم بە سازەیە لەبەرەوەی کە ئەوەی کە شارەزایی دەبێ ئەوەی کە تۆنە پاگە بێتەوە تەدریجیان خۆی وەکو سۆڵفێجێکی لێ کە شارەزای لەناو مۆسیقایە هەبوو ئەمجا ئەیسا کاکە محەممەد باسیەوەی ویسم چمە ئەو پرسیارش کە باسی مەقاماتی کرد کە من زۆر جار لەوە چەند ڕەخنەشم لێ گیرا بێ بەڵام دڵنیاتانەکەم بینەرە بیسەری خۆشەویست هەوادارانی خۆش و کەسانی کە هونەردۆسن تەنیا مەبەستی هیوا ئەوەیە کە خەڵک زانیاری هەبێ خۆی بۆ خۆی ئاواز زانێ خۆی بۆ خۆی شعردانێ منش هەروەکو ئێوە ئەم بەخوا هەروەکو ئێوە لە دایکێک بووم و پێم خۆشە ئێوە خۆتان بن و بتوان شتدا بن چاوەڕێی کەس نەکەن ڕەخنەشم زۆر لە گیراوەڵن کاگە بۆ پرسیار لە خەڵگەکەی باسی مەقامات و مانەسە کاگە حەمە قسێکی زۆر جوانی گوتیم ئاوازە گەڕیانە لە ڕیتمی گەڕیانە لە مەقامی کورتە وازم طبقەشی سۆڵ بووە سۆڵدێز بوو شەیکی بوو یا لابوو طبقە لابوو ئەوە خۆشە کاکە حەمە کەواتە زانیاری هەیە جا زانیاری بەڕاستی زۆر گرنگە کە زانیاریت هەبێ لە هونەرە و پێم خۆشە کاکە حەمە یعنی من تەرشیعی دەنگی خۆشم ئەنانینی بەڵام هیچ کەس حەز ناکەم لە خۆم باشتر من هەمیش لە هەموو شوێنە باسم کردووە کە کاکە حەمە چەند کەسێک کە ژەن بە پەنجەی دەستژمێن لە سلێمانە بۆ نییە هونەر بە ناوبانگ نییە هەیە ناوبانگ شێ بەس وەڵڵاهی هونەرمەند نییە ڕێز و حورمەتمە هەیە بووی بەڕاستی هونەرمەند نییە تۆ هونەرەوە نییە کە 4000 فۆڵۆ ببێ و شلکەی لایکە بۆ بێ من زەلام ئەزانم لە هەموو کەس زیاتر لایک و فۆڵی بۆیە نەک بێتەوەی کە من خۆمە کاونتەکانم زۆروی سووتە لە 2 ساڵی 2007 تا دەستم پێکردوتیایە بەڵام وڵی بە فۆڵۆ نییە و تا ڕێزمێ ئەمڕۆ شتی فشکادەون لە سوۆشیال میدیایە دەوری هەیە سیرەکەی پێشتە باسم کرد بۆ جەناب بۆ شعری وام نووسیوە خۆم بەدیارەوە گریاوم کەسێکم لە بینەرێکی ئەوتۆی نەبووە دەبڕۆ شتێکی نەشیاو بکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان نەبزانم چ دەنگێگایەتەوە جا کاکە هەمە دەستخۆشیت لێ یەکەم بەڕاستی تا زانیاری دەبێ وەزام تۆ زانیاری تاویشی هەیە لە ناسینی مەقامەکان و هیوادارم هەمیشە سپاس بەخوای گەورەی ژڵا قەت کەم و کورتی نابێ و چاوەڕێ بەرهەمی خۆشنیش لێگەن و ئەم جاراش چیمان پێشکەشەکەیت وەڵام ئەم جاران گۆرانێکی بڵێن هەر فۆرکلۆرە ئیقاع ئەدەنیە ئەدەنی زۆر چاکە دوای بەیاتە طبقەشی
چۆسی باشە چۆسی لەبەرەوەی بەیاد لە خوارەوەی ڕاستەکە کاکە حەمار بژی بۆزانێ لە جوانانە چاو و ماجەکەم و سەرکەوتوو بیت دوایەوەش تەحویلەکەی بە شتێکی شاد بوومەوە گەم لێ ڕێبازیمان فایق لە بەشی کۆنتڕۆڵەوە خوا زۆر خۆشەوە بابزانێت بەس ئەڵێ بێتاقەتی معاش وەرگیراوەیە وەرە نەگرت نیشێتی لەوەرگی وەرشم گوتە بە فولی بێتاقەتن چۆ بەچی دڵخۆشە بی کاکە سەرکەوتوو بی کاکە حەمەدیان فەرموو کاکە میران
بێ شەشە بە کاکانە مۆسیقی خۆشەویست زۆر عەشقی گۆرانی نەمام مدیری مانگەشتنی ڕادیۆی تیڤی گەڕیان دەست خۆشە کاکە میران ئەمڕۆ کاکە حەمە و با بوەستێ کاکە میران ئەمڕۆ بەڕاستی کاکە فێرمان کە وڵای عەشقی سایزەرە کردین چۆن فێر بەدن ئاوە نازان ئاوی کە ئاوای لێکین نادەم بە پەنجا ئاوای لێکردم ئەوە نازانەوە زۆر مهمە دەستی خۆش بە میران جان بەڕاستی چەند ساڵە با پرسیارێکی کاکە میران کردن چەند ساڵە عاسفە خۆ تەمەنە چەندە بە قوربان لێ ئەتوانم پرسیاکەم ئەخی گەنجە ماشەڵڵا زانی لە مناڵیانی دیارە خۆی ئەوە میمەکە لەوایە کە لە هونەر لە هەر بوارێککە هەریشی ستۆدیۆیە زیاتر لەگەڵاوا ئەو ناوی خزمەتی کاکە ناوی چێ برە کاکە دیوان سودۆی تایبەتی خۆی هەیە زۆر سڵاو و ڕێزمان هەیە لێرە بۆی هەسەرکەوتی وڵای بەڕاستی دەستخۆشی لەوەکەم کە ئەو هونەرەی ئەو ڕەنگی داوەتەوە بۆ ئەوی کە تۆ بگەی بۆ ئاسە بەڕاستی لە بەشی کۆنتڕۆڵ دووسە جاران پێوتم کاگرێبازیمان فاقەتی ئەو ئاسفە بەڕاستی لەوان طبعاً لەناو بەشی کۆنتڕۆڵ سەوتەکان بە وازەحی بە خۆشتر و بە جوانتر ئەگەن نەگەوەی کە ئێمە لە سودۆ جۆمان لێ ئەوەی ئاساسەکە شێوە گوێ بدەن بەڕاستی ئەگا بە گوێی خەڵک دەستی خۆشی زۆری هەبوو بۆ هەردوو کتانەکە دەنگێکی تایبەتی کاکە حەمە و بەڕاستی عاسفەکەش باسی کردی چەند عاسف هاتووتە ئێرە زۆریان توانای باشیان هەیە بەڵام کاک میرانە ئێستا جاری کەش بە خزمەتی کاک میران گەشتین وەزان لەگەڵ هونەرمەندی میلی کاکە سەرتیب سەلامی بوو ئەو بۆ هەموو خۆیان ئەم کوڕم بینیوە بەس نایناسمەوە دەستخۆشی لە یەکەم کاکە میران سەرکەوتوبی هیوادارم نمونە زۆر بێ ئەو کەسانەی وەک تۆن هەمیشە بەرەو پێش بچنەوە بەڕاستی ئەم جیلەی ئێستا دەستخۆشیتان لە یەکەم توانایەکی ڕادەبەرتان هەیە لە بواری هونەرا چکە لە مناڵی وەکو مەدرسەیەک تیا خوێنن وەکو ئێمە بە گرانی و نەهامەتی ناومانەوەشی کە ئێزانی بەشی خۆمان باش کاکە حەمەی گوڵ ڕڵا برادەری کاگرێبەز بە عەنتەری و دامایی هێناومان قڕبەسەری و چەندمەسەری وڵا کاکە حەمەی گوڵ ئەی ئیشەڵا کەی بە تەمای بۆ دەنگە خۆشی خۆ کلیپێکمان بۆ بکەی کلیپێ بکە کاکە باچێ گوێکمان لێ بێ تو بەمناڵ جووا بەتۆڵێم وەرە من خزمەتکاری و خەڵکەم و تۆ سەرکەوتوبی قوربانێ وڵای ئیشەڵا لە ئایندێکی نزیکا پشت بەخوا ئیشەڵا لە پلانمە هەیە کارێکی ئیتر شتێک شەتیش نییە کاکە جیاوازکەم ئیشەڵا شەتیش نی ئاوازی خۆمان بێ ئەو ئاوازی کە بەڕاستی من جاری وای ئاوازی خۆم هەیە خەڵک خۆشتی تۆ لە من تۆ ئازای پێش یەکەمدار کەوتەوە گەڕێنەدەری تۆ لە کابراایکی دەشتێکی لە دەشتێکا و گۆرانی و توانی بەڵام تۆی سەونە خۆشتێ قەنەعەت وایە حالێکێکە لە ئاستی گۆرانی خۆشەکانی کاگە بەهمەن کاک بەهمەنی ناوەگەشتمی چۆ کاک بەهمەنی عەلیخانی و کاکە شاخەوان ئەحمەدی ومانە کە ئێستا ئەمڕۆ گەنجانەی سنە لێرە و سڵاو مێبوویان دەستێکی باڵایان هەیە لە بواری گەڕیانی خۆشەوایە ئەوە تۆش هیچی لەوان کەمتر نیە لە ڕووی دەنگ و ئەدا و سەوتەوە بەڕاستی وەدارم کلیپ ببینی ئینشەڵا تۆ کردنش تەمان هەمگرێ تەمان هەمگرێ و کلیپی یەکەم ئینشەڵڵا قەدەم سەرکەوتوبی کاکە حەمە بەڕاستی ئێمە خۆشحاڵ بووین ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووین بۆی کە لەگەڵمان بووی لە بەرنامەکەمان بەرنامەی هونەرسەن لە ڕادیۆ تیڤی گەڕیانەوە گەورەت کردین تۆ هەمیشە تایبەتمەندی خۆت هەیە لە دڵی من و هەموو کەسێکە بە تایبەتی من چکە بەدەم بانگێشەکانمەوەی زۆر سەرکەوتوبی دەستخۆشی لە یەکەین لە بابزانین لە بەشی کۆنتڕۆڵ چەند دەقەمان ماوەدان 45 دقەیەکمان ڕۆیوە خۆ لە خۆیەوە ڕۆ ماشەڵڵا دقەیەکمان ماوە بەس ئیشەڵڵا مەوێت هەڵپەچیمان بۆ ئامادە ئەکەی بۆ ئەم دەقە چارەکەی کە ماوەیەتر تەحویلات بە دوای یەکە بەسەر سەر و بەسەر چاو طبعاً ئەمە قسەی خۆمان پێین وایە ئەبێتە کۆتایی بەڵای سەمش قسەی خۆمەکە بزانم چی ئامادە کردو بۆمان وەڵا هەر دەهۆڵیە چەند شتێکی بۆ هەڵپەرچوانە دەستخۆشی لێگەین کاکە هەمە هیوادارم دوا قسەی خۆشێکی پێشگۆرانگە چکەم ئێستا بە پێشگۆرانەکە کۆتایی بە بەرنامەکەین و بەم دە دقەی گۆرانی وتنە کۆتایی بە بەرنامەکەیێنین دووبارە سڵبارە بە خێراتن تەکەین دەستخۆشیت لێ یەکەین بۆ هاتنت بانگێشکردنی کە دڵت نەشکاین ناتی بۆ ڕاوی تیڤی گەڕیان زۆر بەخێر بێت چی پەیامێکە دێ بۆ هەوادارانێ لە دوا کۆتایی بەرنامەکەیە سپاس بۆ مامۆستا گیان دووبارە سێ بارە هەزار بارە سپاس بۆم دەرفەتە و قوربانی تۆ بین زۆر سپاس چاوی یەک بەیەکی کارمەندەکان ماچەکەم سڵاو ڕێزیوانی بۆ تۆ هیوادارم
سەرکەوتوتر بن کە سەرکەوتون سەرکەوتوتر بن ئینشەڵڵا. سپاس بۆ تۆ بەناویانیشەوە. زۆر ماندوو ئەبن من ئاگامێتانە بەڕاستی ماندوو ئەبن بەڕاستی. هەمووشمان خۆبەخشانە کارەکەنەوە ئەوە شاید حاڵە هەموو بە ئاگاداری وەزع بن هیچ کەس کەسێکی تایبەت هیچ حیزبێک و لایەنێک پشگیری کاکەجزای خۆشەویست نەبوو و پشگیریمان نەبوو تا ئێستا کە بتوانین بەس تەنیا مەبەستی سەرەکی ئێمە لێرەدا ئەوە بۆ کە کاکەجزا کە ئەم پلانە جوانی بەجەستەکرد بۆ ئەوەیە کە دڵی خەڵک لەم وەزعی ئێستای کوردستانە زۆر ناجێگیر یعنی خەڵک لە هەموو ڕێگە بێزارە تەنیا بەسمانەوەیە کە دەنگخۆشەکانی وەکو ئێوە و نەرمەدە بتوانەکان وەکو ئێوە دعوە دەکەین بۆی کە بە هەماهەنگی بە هەردووکمان کەشێکی خۆش بۆ خەڵک بڕەخسێنین و هیوادارم هەموو کەسێکە لە خۆشییا بێت و هیچ کاتێ نشوستی و نەهامەتی نێتە ڕێگەی میلەتەکەمان و خەڵکی تاک بە تاکی کورد و هەموو مسلمانانی جیهان کاکە حەمەدجان ئێمە لێرەدا دێنە کۆتایی ئەم بەرنامەی ئەم ڕۆمان کە بە دەنگخۆشی کاکە حەمە لەگەڵمان بوو خۆشحاڵ بووین تا بەرنامەیەکی تر و هونەرمەندێکی ئازیزی تری وەکو کاکە هەموو عاسێکی بەتوانای تری وەکو کاکە میران بەخواتان نەسپێرین و خۆتان لەگەڵ بە گۆرانی خۆشەکانی کاکە محەممەد دەگەتوانین چەند گۆرانێکی لەگەڵ ئاڵێم و دێنە کۆتایی و شاد و سەفراز بن تا پێنجشەمە ئایندە. Are
شيكم بردم كان خلقي ضمن شيكم ضمتين ودواي ما شاكا قرب يا رازي خواكو جيئاكا قرب يا رازي دشاكا خواكو جيئاك لايلم 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 ليلة كام شيطة ليلة كام شيطة ضلاي مشتون وديوانا مرشا واريطة ما مصاهد شي بلاي سرم للريطة يا بهبا قرباني حما غريبة مودا خوش مامي ويكو شوال وجان قلتيني كسني واقت حالم بزاني كسني واقت حالم بزاني
الراسية بارك الراس يرولة شعرك هلا الراسية بارك الراس يرولة شعرك الراسية بارك مال نشوي رانك مال يا خواتك مش موسى يلا اگر راسية بارك مال من هواي رانك وانك يلا كون عيداني بيداد لم قول الشارع عيداني بيداد حمد جان لم قول الشارع ندن جيار بيضا وكران ابو خوي دارا مامي وايكو وشيخو هردم اوارا يلا نرزي بارك الله يرولا بارك الله نرزي بارك الله يرولا بارك اقل الرزي بارك مامي وايكو نابرسك سكا خوازي وشيام راس يا باب يا مامي وقيمتيني داي على راسي بارك راس يا بولد شعرك على راسي بارك راس يا بولد شعرك على راسي بارك مامي وقيمتيني وانك 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 يا تاكر راجل ما فاهم قراني بردي 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 الله يرضى بردي الله يرضى بردي 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 الله يرضى بردي الله يرضى بردي ما شاء الله خلي جوانا جنوب شاطي كردي جنوب شاطي كردي بوشو يا بلالا اي هوار الري بوشو وصل بقوم موسى وشراك قالان اخوة قد نروشتايا والله قد نروشتايا لازم كم تاخد ابي امي وايا ابي امي وايا شرك رادي قريان او خوشوي استيتايا او خوشوي استيتايا بردي 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 يا ربا بردي والله يا ربا بردي 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 والله يا ربا بردي والله يا ربا بردي صرح من لو دايكي كشال خرور كردي جاني خرور كردي يا خرور ما وصل صرفينا معنا لك دائما ونصف
بجين وسمعتها قريب اوه ايدي يا برنامج وانكي هنرستان كاكا رواجي كنتر احترام الرئيس يلا ما نمي وانا صور ما وصلت قربان ما مشي رادیوی ملی گریان او مريم